هاوڕێیان نێژام کاتتان باش ئەم بەشەم تەرخان کردووە بۆ کەیزی خات و ئاهەنگ کاوانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کەوتە بەر پەلاماری بێبەزەیی و نامرۆڤانەی ئیسلامی سیاسی زۆرتر وەک وتار نووسیومە هیوادارم بتوانن بیخوێننەوە خۆگەر پێویستی کرد دەتوانن ڤیدیۆکە ڕابگرن. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم دەبن. هیوادارم بیرتان نەچێ سەبسکرایبی کەناڵەکە بکەن